وفريق جهاز فني لارێکی بەهێزی هەفتەی چواردەی خولی ئەستێرەکانی عێراق لا کەشێکی سارد هەولێری پێشەنگ لەسەر یاریگای فرانس و هەریری پێشوازی لە تەڵەبە کرد. شین پۆشەکانی بەغدا زوو دەستی خۆیان وەشاند و لا خولەکی سێ کەریم عەرەبی جەزایری گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ تەڵەبە تۆمار کرد. العنيق ضيفا ثقيلا في أربيل في أول محاولة للطلبة. شوف الكرام اللمسة الجميلة والرائعة خروج حارس المرمى. لا خولەکی سیوێک منتەظر عادل خەریک بوو هەنجامەکە بۆ تیپی میواند و هێندە لێ بکات. هەولێر دەستی بە هەوڵەکانی بۆ گۆڵ یەکسانی کرد. مستەفا قابیل لا دوو دەرفەت لێوەی نزیک بوو. سەیف ڕەشیدیش هەوڵی گۆڵی دووەمی بۆ تەڵەبە دەدا. دوایین هەوڵی نیوە یەکەم بۆ شێرزۆ تیمیرۆڤ بوو. نیوە یەکەم بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی تەڵەبە کۆتایی هات. لا نیوەی دوم تیمیرۆڤ جارێکی دیکە هەوڵی گۆڵی دایەوە. مستەفا قابیلیش ویستی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی هەبوو. هومام تاڕقیش بەختی خۆی تاقی کردەوە. بەڵام فەهد تاڵبی گۆڵپارێز لە ئامادە باشیدا بوو. هەولێر یاریێکی تاگلایانەی لە گێمی دووەم ئەنجامدا. ئەم تۆپەی مستەفا قابیل زۆر لە گۆڵ نزیک بوو بە تەنیش ستون چووە دەرەوە. لە خولەکی 98 و دوای گەڕانەوە بۆ ڤار لەم حاڵەتە ناوبژوان کارتی سووری بەڕووی هارون زبێدی بەرز کردەوە. البطاقة الصفراء تلغى والبطاقة التدخل طبعا ما كان على الكرة كما شاهد حكم المباراة. یەک خولەک دواتر سایمۆن مسۆڤا خەونی هەولێری لە گۆڕناو ئەنجامەکەی بۆ تەڵەبە دوو هێندە لێ کرد. یاری بەم ئەنجامە و سەرکەوتنی تەڵەبە کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر بە سیخاڵەکەی هەر لە پێشەنجیانەکان مایەوە بەڵام ڕکابەرەکانی تەواو لێ نزیک بوونەوە. تەڵەبەش کۆی خاڵەکانی بۆ 26 خاڵ بەرز کردەوە و لە خانەی حوتەمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.